بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ڕۆژی 4 یانزەی 2016 وەفدێکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژان و ڕاپرسی هەرێم لە هەرێمی کوردستانەوە سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد. ئەم سەردانە لە کاتێکدایە کە هەڵبژاردنەکانی ئەمریکا لەو چەند ڕۆژێک دواتردا دەستی پێکرد. ئێمە دەپرسین ئایا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆچی لەم ساتە وەختەدا سەردانی ئەمریکا دەکات؟ دەیەوێت ئەزموونەکانی هەڵبژاردننی ئەمریکا بهێنێتەوە یاخود هەر سەردانێکی فەرمی بۆ لە چوارچەوەی کاری ڕێکخراوەییدا. دەپرسین ئایا سەردانەکەیان چی لە بەرپرسانیا کیان لە بەرپرسانی وڵاتی ئەمریکا بینیوە؟ ئایا ڕاستەوخۆ بەشداریان کردووە وەکو چاودێرێکی نێودەوڵەتی لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا؟ ئایا جیاوازی و لێکچوونەکانی نێوان هەڵبژاردنەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان لەکوێدایە؟ ئایا دەرچوونی سەرۆکی کۆماریەکان لە ئەمریکا دۆناڵد ترامپ لە کاتێکدایە کە لە دوای دوو خولی دیموکراتەکان دێنە سەر حکوم جیاوازەکەی لەگەڵ خولی پێشوو لەکوێدایە؟ ئایا ئەم سەرکەوتنە چ ئەزمون و چ پندێکی تایە بۆ خەڵکی کوردستان؟ ئەمانە کۆمەڵێ تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانان بە میوانداری بەڕێز کاک شیروان زرار نەبی وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژان و ڕاپرسی هەرێم بەخێربێ بۆ میزارە تایبەتە. کاک شیروان، ئێوە سەردانی ئەمریکاتان کرد 4 ڕۆژ بەر لە دەستپێکی هەڵبژاردنەکان خولی 45مین هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا. ئەم سەردانەی ئێوە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا بۆچی بوو هۆکارەکەی وەکو کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بۆ دەرفەتە ڕز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا گرنگە بۆ ئێمە کە خوێندنەوەیکی ورد واقعیمان هەبێت لەسەر ئەو ڕووداوانەی و ئەو پێشەتانەی کە دێنە پێش بەتابەت ئەوانی کە کاریگەری ڕاستەوخان هەیە لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی. بۆ ئەو مەبەستە ڕاستی ئێمە مەسەلەی هەڵبژاردننی ئەمریکا جەنابتان ئاگادارن کە ئەمریکا یەک لە وڵاتە زیرهێزانەیە کە گەورەترین ڕۆڵی لەسەر لە نەخشەی عێراقدا هەیە، تەنانەت لە دەستوری عێراقیشدا پێگە و جێگەیان هەبووە و بەتابەت لە هەرێمی کوردستاندا. بۆ ئێمە پێویستمان زانی ڕاستی لە کۆنفرانسێک بەشدار بین کە بە سوپاس لەلایەن ڕێکخراوێکی لەلایەن ڕێکخراوی هەڵبژاردننی نێودەوڵەتی بۆ سیستەمەکانی هەڵبژاردن لە وڵاتی ئەمریکا لە واشنگتن بە فەرمی ئێمەیان بانگێش کرد بۆ بەشداریکردن لە کۆنفرانسێک کە بۆ 500 کەسایەتی لە ئاسی جیهاندا ئامادەکرابوو کە 200 کەس لەوانە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردننی وڵاتان بوو و 100 کەس لەوانە بۆ ئەندامانی پەرلەمان بوو لە ئاسی ئەوروپا و نزیکەی 30 دوەر لە ئاسی جیهانی تێدا بوو. دیارە ئێمە گرنگێکی زۆری هەبوو بۆ ئێمە لەوەی کە ئێمە یەکەمین جارە وەکو هەرێمی کوردستان بەشدار بین لە پرۆسەیەکی هەڵبژاردنەوە لە چاودێری هەڵبژاردنەکاندا، چونکە بەداخەوە ئێمە تاکو ئێستا خەڵکمان بینی بەڕاستی خەڵک چاودێری پرۆسی ئێمە کردە لە هەڵبژاردنەکاندا و ئێمە نەمانتوانێت چاودێر بین. بۆ یەکەمین جار کۆمیسیۆنی کوردستان توانی وەکو چاودێر لە ڕۆژی هەڵبژاردندا بەشدار بێت لە 3 ویلایەتی ئەمریکادا. و هەروە ئێمە تەمان یەک لە دەستکەوتە گرنگەکان کە بەدەستمان هێنا بریتی بوو لەوەی کە ئێمە توانیمان لەو کۆنفرانسەدا چەندین کەسایەتی لە ئاسی ناوخۆ جیهانیدا بینین کە کار لەسەر پرسی هەڵبژاردن دەکەن و توانیمان پردێکی لێک تێگەشتن دروستکەین لەگەڵ ئەو کۆمیسیۆنی وڵاتان و لە نزیکەوە باسی ئەزموونی هەرێمی کوردستانمان کرد و ئەزمونە باشەکان کە لێو باسکران بە شێوەیەک ئێمە ئیسفادیان لێ بکەین بۆ هەرێمی کوردستان و دواتر بینینی سەرۆکی هەردوو ڕێکخراوی نێودەوڵەتی تابەت بە پرسی هەڵبژاردن و چەندین حەدەسی کە هەموو لەوانە دەستکەوتی گرنگن بۆ ئێمە و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ڕاپرسیارێ. بەڵێ ئەگەر وەکو زانیارێکی گشتی بۆ بینەران زیاتر ڕوونی بکەیتەوە سیستمی هەڵبژاردن لە ئەمریکاتەوە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە ڕووی دابەشبوونی ئیداریەوە چۆنە؟ لە ڕاستیدا تێگەشتن لە هەڵبژاردننی وڵاتی ئەمریکا دەتوانین بڵێن تێگەشتنێکی ئاڵۆزە لەبەر ئەوەی کە خۆی لە خۆیدا پێکاتی وڵاتی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 50 ویلایەت پێکاتوە دەتوانین بڵێ 50 وڵاتی جیاوازە بەڕاستی سیستەمێک کۆی کردوتەوە. بۆیە ئەگەر تەماشای ئەو سیستەمی وڵاتە بکەین بەڕاستی مێژوێکی زۆر دوور درێژی هەیە، نزیکەی 250 ساڵ لەمە پێش ئەوان سیستەمی هەڵبژاردنیان داهێناوە و پێشەنگ بوونەوە بەڕاستی خاوەن سیستەمێکی چالاک لەباری هەڵبژاردندا و چەندین مؤسساتی زۆر گەورەیان هەیە کە کار لەسەر پرسی هەڵبژاردن دەکەن و تەمان 45مین خولی سەرۆکایەتی سەرۆکی ئەمریکایە و تەمان لە وڵاتێکە کە نزیکەی 200 ملیۆن کەس وەکو دەنگدەر بەشداری تێدا دەکات کە پرۆسەیەکی زۆر زەخمە و بۆ زانیاری جەنابتان نزیکەی 125 ملیۆن کەس ناوی خۆی تۆمار کرد لەو هەڵبژاردنەدا و نزیکەی 124 ملیۆن کەس دەنگیدا کە ڕێژێکی یەکجار زۆرە و دەتوانین بڵێن حەدەسێک بوو کە لە ئاسی جیهاندا زۆرترین بینەری هەبوو لەبەرەوەی کە
تونترین کێبڕکی حقیقی بەڕاستی لێ بینیمان لە نێوان دوو پاڵێ ڕاودا کە فعلەن کێبڕکی حقیقی بوون چکە تاکو شەوی هەڵبژارنیش بەڕاستی ئەوە نیشانی پێشکەوتنیانە کەس نەیدەزانی کێ دەردەچێت ئەوەندە لێک نزیک بوون ئاماژەکان و زۆرترین ئاماژەکانیش بەڕاستی لەگەڵەوەدا بوون کە هیلاری کلینتن سەرکەوتن بەدەستێنێ کە دواتر پێچەوانەکەی ڕاست بوون. بەڵێ ئێوە سەردانی ئەمریکاتان کرد زیاتر بۆ بوو ئەزمونێ لێوێ بهێننەوە بتوانن لێرە ئەم ئەزمونە جارێکی دیکە معنی دووبارە بکەنەوە و سوود وەربگرن لە ئەزمموی ئەمریکا یاخود هەر زیاتر لەو چوارچەوە وەکو خۆت وتت وەکو چاودێرێک لە سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا کە خولی 45مین سەرۆکایەتیە لە ئەمریکا بەڕێوەچێت. بێگومان ئێمە هەردوو هەدەفەکەمان لام بەس بوو مەسلە یەکەم بەشداریکردن لە کۆنفرانسێک کە باسم کرد کە ئیجاباتی یەکجار زۆری هەبوو ئێمە بووین بە ئەندام لەو کۆنفرانسە و داهاتوش داوامان کرد کە پشتیوانیمان لێ بکەن لە هەر چالاکێک کە بکری ئێمە بەشدار بین لە ڕووی نێودەوڵەتی وەکو کۆمیسیۆنی کوردستان و شەرعەتێکیان بەوەدا و ئەوەی کە ئێمەش کە بۆ ئێمەش گرنگ بوو بەڕاستی ئێمە بتوانێت چۆن یان لە نزیکەوە پرۆسەکە لە نزیکەوە بینین و ئێمە لە نزیکەوە شێوازی بەڕێو پێشوونی بەڕێوچوونی هەڵبژاردنەکان و سیستەمی دەنگدان و ئەو تەکنیکە تازەی کە لە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە بەکاردێ بیبین لە نزیکەوە. ڕاستی ئێمە ساڵی پار سەردانی وڵاتی تورکیامان کرد کە کۆمەڵ ئەزمموی باشمان لێوەرگرت و لێی فێر بووین کە سەردانی ئەمریکامان کرد بەڕاستی کۆمەڵ ئەزمموی جیازمان بینی جنابتان دەزانن هەر وڵاتێک کۆمەڵێ سیستەمی تایبەت بەخۆی هەیە کۆمەڵێ شتی باشی هەیە بۆ ئێمە بەڕاستی ئەوی کە بینیمان بە تایبەت من ئەوەی کە وەکو خۆم زۆر سوودم بینی و راپۆرتێکم پێشکەش کرد بۆ ئەنجومەنی کۆمیسیارن لەسەر لایەنە باشەکانی ئەو سەردانە و شێوازی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و ئێمە بەڕاستی کە بینیمان لێ زۆر جیاز لە وڵاتەکانی کە ئەوەی کە لەوێ وەکو کۆمیسیۆن لێرەوە ڕۆشتون وەفدێک و شاندێک بوون ئایا کۆمیسیۆنی ئەو وڵاتتان بینی تاواکوت لە نزیکەوە پرسیار بکەن لێکچوونەکانی نێوان ئێرە و ئەوێ هەندێک سوود وەرگتن لەو ئەزمونانەی ئەوان چۆن پێیگەشتون بەو شێوەیە کە هەڵبژاردنەکان هەمیشە بە سەرکەوتوی وێ ناکرێ و لەلایەن چاودێران و ڕایگشتیەوە ینی ئەمێ ئەوە بڵێم ئێوە کۆمیسیۆنەتان بینی لە ئەمریکا؟ بەڵێ بێگومان ئێمە کۆمەڵە کۆمیسیۆنی عاممان بینی لە ئەمریکا بەڵام وەکو بینی بەسی دەرەوەی بەڵێ دەروی ئەمریکامان بینی لە وڵاتانی جیازمان بینی بەڵام وەکو ئەمریکا ئێمە داوامان کرد کە لە ڕۆژی دەنگدان ئامادە بین و بەسپاسەوە ئەو ڕێکخرا ئەو دیداری بۆ ڕێخستین کە ئێمە سەردانی سێ ویلایەتی جیازمان کرد سەردانی ویلایەتی ماریلاند ڤێرجینیا و لە واشنگتن بە خۆمان کە لێ بوون ئەو سێ ویلایەتە ڕاستی هەر ویلایەتێک کەسمان کرد کە سیستەمێکی جیاوازی هەیە بنمونە لە هەرێک لە ویلایەتەکانی واشنگتن و ماریلاند لە کاتی پرۆسەی دەنگدان لە سەعات 8 بەیانی بۆ 7 ئێوارە بوو بەڵام بە پێچەوانەی ویلایەتەکەی کە لە ڤێرجینیا لە سەعات 7 بەیانی 6 بەیانی بۆ 7 ئێوارە بوو کەواتە کاتەکانیشان جیاواز بوو و لە ڕووی ئەوەی کە ئێمە جیاواز بووە هەر کراوەیە ئەو کاتە ئاساییەوەنی حڕن بۆ خۆیان دەست پێەکەن وەکەی سنووقەکان بەڵێ تەمان کاتەکان وەکو ئێمە دیاری کراوە بنمون لە 6 بەیانیان لە 7 بەیانی تا 8 ئێوارەیان 7 ئێوارە کاتەکان بەڵێ دیاری کراوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان ڕاستی بریتی بوو لەو تەکنیکە پێشکەوتووی کە لە سیستەمی هەڵبژاردنەکاندا کە زۆر من ئەوەی کە سەرنج ڕاکێشام کۆمەڵەش بوو یەک لەوانە مەسەلەی ئەو سندوقی دەنگدان کە لەوێ سندوقێک نییە سندوقێکی خاڵی بۆ کولا ئێمە بریتە لە سندوقێکی ئەلکترۆنی کە لە هەمان کات ئەو کەسێک کە دەنگەی خۆی دەدا لە هەمان کات دەنگەی بۆ ئەژمار دەکرێت کەەوە زۆر ئیجابیە ومێ دەکەم ئێمە بتوانین ئێمەش بەڕاستی ئەو سیستەمانە بگەینە ئەو ڕۆژەی کە ئەو سیستەمە پێشکەوتانە پێشکەشکەین چکە یەک لە سەرکەوتنی ئەمریکا ئەو بوو کە ئەو سندوق ئەلکترۆنیانە لە هەمان کاتدا دەتوانین لە هەر ماوەی ساعاتێکدا ڕێژەی دەنگدان تهدید دەکرێت لە ڕێی داواکاری خۆتەوە دەکرێت ئەو پاڵێوراوانەی کە بەشداریان کردووە چەند دەنگیان بەدەستێنەوە هەموو ئەوانە راپۆرتێکی لێ وەردەگرێت و راپۆرتەکە دەخرێت وەکو دەخرێت بە دیوی دەرەوەی ئەو محەتەیە ئەو وێزگەیە بۆی کە لایەنەکان دڵنیابن و هاوڵاتیان دڵنیابن کە پرۆسەکە بە شێوەیەکی شەفاف بەڕێوە دەڕێت ئەو کە زۆر جێگەی سەرنج بوو و خاڵێکی کە زۆر گرنگ بوو بەلای منەوە ئەو بوو کە لەو هەڵبژاردنە بەڕاستی زۆرترین خەڵک وەکو شتێکی نیشتیمانی تەماشای دەکرد یعنی ئەوانەی کە لێون 190 خۆبەخش بوون دێمە سەر ئەو پرسیارەمێ ئەو پرسم لێکچوونەکانی نێوان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێم لەگەڵ وڵاتانی ئەمریکا لە چییە یعنی ئایا خاڵی لێکچوونیانە یاخود جیاوازیەکان وەکو تۆ باسی ئەوە ئەەکەیت کە زۆر پێشکەوتوو بۆ سەرسامی خۆت پیشانەی بۆی کە چەند لە هەموو سەریەم و سەعاتێکەیە خێراخێرا نەتائیجەکان ڕاگەێنراوە ئایا لێکچوون هەبوو لە نێوان ئەم دوو ئەزمونەکەیەوە لە کوردستانەوە ڕۆژت ئەمریکا؟ بێگومانەوە ئاماژەم پێکرد بەڕاستی وڵاتێکی دەوڵەمەند لە بواری دیموکراسی و لە بواری هەڵبژاردن 250 ساڵ پێش ئێمە کە سیستەمی هەڵبژاردنی تێدا زۆر
ینی ئەسمە بەراورد کرین لەگەڵ هەرێمێکی کوردستاندا کە ئێمە چەند ساڵێکی خاوەن کۆمیسیۆنی خۆمانین. بەڵام لەگەڵ ئەوەشدا بێگومان کۆمەڵێکی لێکچوو هەیە و من ڕاستی ئەوەی کە سەرنج ڕاکێشەم یەک لەوانە و باسم کرد ئەوەی کە ئەو سیستەمە بووتە سیستەمێکی نیشتیمانی و خەڵک بۆ بەخۆی ناوی خۆی تۆمار دەکا کە بەداخۆ لای ئێمە زۆرترین ئەوانە لەڕێی ئەو فەرمانبەرانن کە کۆمیسیۆنی باڵا موچەیەکیان بۆ دیاری دەکات کە ئەوەش بارگرانێکی زۆرە بۆ سەر ئەو وڵاتە چونکە نزیکی 10,000 کەس بەشداری دەبێت لە پرۆسەکەی ئێمە هەرێکی موچەیەکی دەدەیە بۆ ئەوەی کە لە کاتی دەنگداندا بەشداری دەکات بەڵام لێ هەمووی خۆبەخشە زیاتر ئەو خۆبەخشانە کارمەندوشتی داوائیرەکانی تری حکوومەت و وڵاتن وەکو تۆڵە یا دەستگا نیشتیمانیەکانن یاخود خەڵکێکی مختصن لەو بوارەدا و بە خۆبەخشی کارەکەن. تەمەن ئەوانە دێ مەرجەکانیان تێداوێ مەرجەکان بریتەوە کە پێشتر یان حەزی کێ بە خولی هەڵبژاردن یان دەورەیەک پێی دەبین کە دەورەکە مەسەلەن کۆمەڵێ خولی ئینتخاباتی پێ دەبین کە بە شێوازێکە بەڵام لەگەڵ ئەوەدا لەبەر ئەوەی کە پرۆسەکان زۆر ئاسان کردووە یەک لە شتە باشەکان کە باسی کەم ئەوەیە کە بەجیا لە پرۆسەکەی ئێمە ئەوان زۆرترین بەتابەت لە هەڵبژانی ئەو جاروە لە هەر سێ ویلاتی کە باسم کرد زۆرترین خەڵک لەو سێ ویلایەتەدا پێش کاتی دەنگدان دەنگیاندا بوو کەەوە زۆر ئاسانکاری کرد وە زۆر قڕباڵغی ڕۆژی انتخاباتی نێشت ئەو کەسانە منکەیا زۆر جار خاوەن پێداویستی تایبەت نیان ناتوانێت یاخۆ هەر خەڵک بە شێوەیەکی گشتی پێشی تەوقیتەکە توانێت دەنگ نەخێر هەموو خەڵکێک بۆی هەبوو بەتابەت ئەوانەی کە کەمەندامن ئەوانەی کە سەربازن لە وڵاتەکانی کە ئەوانەی کە سەفەریان هەیە یان لە هەر هۆی کارێک بووە کە نەتوان لە ڕۆژی دەنگداندا بەشداریکەن بەڵێ ئەوانە هەموو بۆیان هەبوو کە دەنگدەن تەمە دەنگدانەکەش بەوەی بوو کە هەر کەسێک ئەکاونتی خۆی هەیە لەوێ و لە ڕێی ئەکاونتەکەی خۆی داوا دەکات داواکارێک پێشکەش دەکات و داواکاریە فۆرم پڕ دەکاتەوە ئەو فۆرمە تەمان پرینتی دەکات لای خۆی لە لای خۆی ئەو کەسانی ئەو کاندیدانی کە پێشتر دیاری کراون دەنگی خۆی پێدەدات و دواتر لە ڕێی بەری دێکەوە دەنگەی خۆی دەنێرێ یاخود تەنانەت ئاسانکارتر لەوەش ئەوەی کە لە ڕێی ئیمێڵەوە ڕاستەخۆ دەنگیان داوە و خاڵێکی کەش کە ئەوە شەر ئاسانکاری وتەوەن هەر لە هەمان وێزگەی دەنگدان کە وێزگەی دەنگدان هەیە بەڵام پێش هەفتەیەک پێش دەنگدان ئامادەکرابوو تەمەن ئەو وێزگانە بەڵام بە کاتی جیاوازتر بەنمونە لە سەعات 10 بەیانی هەبوو تا سەعات 8 ئێوارەیان 10 شەو لەو کاتانە ئەو کەسانە دەچون ناوی خۆیان دەدۆزیەوە و دواتر دەنگی خۆیاندا و ئاسانکاریی زۆر باو و ئەوەش یعنی هاوکارێکی زۆر باش بووە کە لە ڕۆژ دەنگداندا ئێمە بینیمان بەڕاستی پرۆسەکە زۆر بە ئاسانی بەڕێوە دەچوو هیچ قڕەباڵغیمان نەبینی یعنی هەستمان کرد خەڵکە وەکو چۆن دەچی بۆ دایرێک شتێک دەخوا لە دەرەوە هەر بە هەمان شێ هاتوو بۆ لەوێ ڕۆڵی ڕاگەیان و تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن بوو هەم بۆ تەختیەکردنی هەڵبژاردنەکان و نەتایجەکانی بۆ دەرەوەی ئەمریکاوە بۆ ڕایگەشی ناوخۆی ئەمریکا و وەکو ئەوەشی کە تۆ باسیەوەکەی کە هەر بۆ خۆی هەر کەسێک بۆ خۆی ئەکاونتێکی و لێەوە داواکاری خۆی پێشکەشکە ینی ئەکرێ چۆن ڕۆڵی ڕاگەیان و تۆڕە کۆمەڵایەتەکان باس بکرێت بێگومان ڕاگەاندن بەشێکە لە حملی هەڵبژاردن لەوێ و حکومەت دیارە فەنتێک یان یارمەتیەک دەدا بۆ خەڵکانی ئەو پارتانی کە لە هەڵبژاردن کێبەرکێ دەکەن و دیارە ئەوان بخۆیان ئازادن ڕکلام بخۆیان دەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆیان ڕەهایە بۆ میدیاکان بە هەموو شێوەیەک و هەموو کاندیدەکان بخۆیان دەکەن ینی بەشێک لە بودجەکەی خۆیان تەرخان دەکەن و دوام بڵێم زۆرترین بودجەی خۆیان بۆ بەشی ڕاگەیان و ڕکلامکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێکیش حکومەت کە لەوێ هاوکارە بۆ هەموو ئەو دەستگا نیشتیمانیانی کە هەن لە خزمەت پرۆسەکەدایە بەبێ جیاوازی بە هەموو لایەک ڕکلام دەکەن بەتابەت ئەو ڕۆژنامە و گۆڤار و سایت ئەلکترۆنیایی کە هەن بێگومان هەوڵی ینی ئەو ڕکلامانی کە هەیەە یان ئەو ئاگادارانی کە هەیەە یان ئەو محەتانی کە هەیە بۆی کە خەڵک زۆرترین بینەری هەبێ لەوێ بڵاوی دەکەنە بۆی کە هەموو خەڵکێک لە ماڵەکەی خۆی بتوانانی ئاسانکاری بۆ دەکرێت بەڵێجگە لەوەی کە ئێوە کۆمیسیۆنتان بینی لەوێ یا ئەوکوتی کۆمیسیۆنی وڵاتان و هەندێک دەستگای تر سەردانی شوێنێکی فەرمیتری ئەمریکاتان کرد ئێمە کە پێ و تێدامەزرا و موسسەی گەورەی ئەمریکا و کاریگەری هەبێ لەسەر ئاسی ناوخۆی ئەمریکا و دەرەوەی ئەمریکا بێگومان ئێمە بەرەسان ناگەدان هەر کۆنفرانسێک کە بەژاری دەکەی کۆمەڵ کەسایەتی باش دەبینی و ئێمە لە ناو کۆنفرانسەکەدا ئاڵوگۆڕمان کرد لەگەڵ کۆمەڵی لەو کۆمیسیۆنانەی کە زانیمان سەرکەوتون لە ئیشەکانی خۆیان دواتر بینی من سەدانمان کردن و بەتابەت ئەو دوو ڕێکخراوەی کە زۆر گرنگ بوون بۆ ئێمە هەرێک لە ڕێکخراوی ئایفس و لەگەڵ ڕێکخراوی سمارتمانت کە دوو ڕێکخراوی گرنگن لە بواری تەکنیکی هەڵبژاردندا و لە بواری سیستەمەکانی هەڵبژاردندا سەرۆکی ئەو دوو ڕێکخراوانمان بینی لە نزیکەوە ئەومان لێکن بەڕاستی کە پشتیوان بن لە پرۆسەی هەڵبژاردن هەرێمی کوردستاندا و لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەوان چاودێری خۆیان بنێرن بۆ هەرێمی کوردستاندا و ئێمە بەشدار بین وەکو سافی کۆمیسیۆن چوەکو ئەنجومەنی کۆمیساران چوەکو سافی خوارەوە لەو چالاکیانی کە ئەوان دەیکن لە وڵاتەکانی کە بە خۆشحاڵی ئەوان تەمان ئەوان قبول کرد و عادیوان پێدان کە هەڵبژاردنێک یان چالاکیێکی ئەوان هەبێت لە وڵاتەکانی کەش ئێمە بەشدار بین تێدا و
و دوای کە ئەوەی کە زۆر گرنگ بوو بەلای ئێمەش جگە لەو دووڕێکخراوە سەردانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو کە بە فەرمی ئێمە بانگێشکراین بۆ ئەوەوە لە نزیکەوە ستافی ئەوێ لەگەڵمان دانیشتنەوە دیراسی باسی کۆمیسیۆنی کوردستانم بۆ کردن و پێویستەکانی کۆمیسیۆن و چۆن ئەوان بتوان هاوکارن بەتابەت لە کاتی هەڵبژاردن و ڕاپرسیەکاندا لە داهاتوودا لە هەرێمی کوردستان ئەوان بەڵێنیویان پێدان کە لە ڕێی خۆیانەوە کاری جدی دەکەن بۆی کە هەموو هاوکاریەکان بکەن لە کاتی هەڵبژاردنەکاندا و ئاسانکاری بکەن بۆ ئێمە بۆی کە ئێمەش بەشدار بین لەو چالەکانی کە لە دەرەوە دەکرێت. بەڵێ لە کاتی هەموو هەڵبژاردنێکدا کۆمەڵی دیمەنی سەرنجڕاکێشێ لە هەر شوێنە ئەنجام دێ. ئێوە چیتان بینی لەو کاتە کە تەختیەتانە کریا ئێوە ئاگاتان لە هەڵبژاردنەکان بوو لە ئەمریکادا چی دیمەنێک چی ڕووداوێک سەرنجی ڕاکێشان لە بەشدار لەوەی کە بەشدار بووان بەشداری هەڵبژاردنەکانیان کرد و لەوەی ئەوانەشی کە کارمەند و فەرمانبەری ناودام و دەستگاکانی هەڵبژاردن لە ئەمریکا دیمەنێکی سەرنج ڕاکێشە بوو. منەوەی کە بینیم سەرنج ڕاکێشان ڕاستی چەند شتێک بوو. یەک لەوانە ئاسانکاری وەڕوخۆشی خەڵکی ناوەندی دەنگدان ینی کارمەندەکان بە شێوازێکی زۆر پرۆفیشنال بە شێوازێکی زۆر ڕێکپێک بە ئەتەکێتێکی جوان و پێشوازیان لە هەموو خەڵک دەکرد کە دەهات و ئاسانکارێکی زۆر باشیان دەکرد بەداخەوە ئەوەی ئێمە دەبینی وەزانی کە لەگەڕ زندانە عسکەرێکە و ینی کابرا دەچی بۆ جەبهەیەک لێوانێ لەوێ حەز دەکات دەچی بۆ چا خواردنەوەیەک بۆ قاوە خواردنەوەیەک زۆر بە ئاسانی کارمەندەکان هاوکار بوون و بەتابەت ئەوانێک کە کەمەندان بوون ئەوانەی کە حەزیان لێ بوو لە ڕێی وەڕاقیەوە دەنگدەن هەموو ئاسانکاریەک ئامادەکرا بووە. ئەوەی کە زۆر جێی سەرنجی من ڕاکێشە بەڕاستی ئێمە لە پێی یاسای خۆمان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق و کوردستانیش هەموو بانگەشەیەکی هەڵبژاردن پێش 48 ساعات منع دەکرێت. لەوێ ئەوەی کە بینیمان بەڕاستی تەنان لە کاتی هەڵبژاردنەکاندا من پارتی ئەو ویلایەتانی کە چون دیارە بۆ هیلاریەک لای کرابووە لە کاتی بانگەش لە کاتی دەنگداندا بینیمان کە بانگەشیان بۆ هیلاری کلینتن دەکرد. تەمەن لێ پرسیارم لێکێک لەوانە کرد کە بانگەشەی دەکردم ئێوە پێی ئەو یاسای وڵاتە ڕێ پێدراون لەو کاتێدا کە کاتی هەڵبژاردن وتی بەڵێ ئێمە پێشانی دامکتی خەتێکی زەرتەیە خەتێک کرابوو کە خەتی زەر چەند مترێک دوورتر بوو لە شوێنی بنکەی دەنگدان وتی تا ئێرە بمان هەیە بە ئازادی خۆمان بانگەشی خۆمان بکەین و ئەو کەسانی کە داهاتن زۆر داوان لێ دەکرد دەن بۆ کاندەکەی خۆیان ینی ئەوە هەستم کرد کە شتێکی بەڕاستی واقعیش ینی بۆ نەکرێت تا ساعتە وەختی هەڵبژاردنیشە بانگەشە بکرێت تا ئەو دقەیەش بۆیان هەبوو کە بانگەشە بکرێ و ئاسانکاریشان دەکرد. بەڵێ تەوەرێکی تری گرنگی بەرنامەکەمان بریتە لە هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ لە دوای دوو خولی سەرۆکایەتی دیموکراتەکان ئەو تەکنیکە بەهێزە چی بوو بەکارێنان لە ئەمریکادا بەپێی ئەوەی کە ئێوە چوونە ئێوە لە ناو خەڵکا و بە شێوەیەکی کردەی لە ناو هەڵبژاردنەکاندا بوون ئەو تەکنیکە بەهێزە چی بوو بەکارێنا تاوەکو دوایین ساتە وەختۆکو خۆت باست کرد پێشتر پێشبینی دەرچوونی هیلاری کلینتنە کرا بەڵام دواتر بینیمان هاوکێشەکە پێچەوانە بوو. بێگومان کۆمەڵ هۆکاری زۆر هەبوون بەڕاستی بۆ سەرکەوتنی ترامپ وەکو باسم کرد بەڕاستی تا ئەو شەوەش ینی خەڵکی ئەمریکا قەناعەتیان نەبوو کە هیلاری کلینتن دەردەچێت و من هەر وەکو شتێکی خۆش باسی کەم لەو هۆتێلێک ئێمە لەی دەمانەوە هەردوو ڕسمیان داناوە ڕسمی هەردووکانی دەکە لە ئێوارە ینی قەناعەتیان وا بوو کە 100% هیلاری دەردەچێت. یەک لە ڕسمی ترامپیان بردەوە بۆ ماڵەکەی خۆیان ینی بردیانەوە شاردیانەوە بەیانێکی کاتینەوە بە ناچاری تەمان واقعەکە گۆڕا ڕسمەکە هیلاریان بردەوە خاوەنی ئوتێلە بەڵێ ینی ئەوەندە لێک نزیک بوو. تەمان کۆمەڵ هۆکارێکە بوون بەڕاستی بۆ سەرکەوتنی ترامپ حەزەکەم لێرە ئاماژیان پێ بکەم کە هۆکاری نادیاری ئەو پرۆسن. خاڵی یەکەم ئەوەیە کە ترامپ بەڕاستی بەر لەوەی باسی هۆکارەکان کە ئێوە یعنی هینی پرسیاری ئەوەتان کرد جگە لەوەی کە لە سایت و زانیاریە گشتیەکانان خوێنرێتەوە کەسایەتی ترامپ خۆی چۆنە لە ئەمریکادا. خۆی کەسایەتی ترامپ یەک لەو کەسایەتیە ئابووری بەهێزانەیە دەتوانین بڵین تاکو ئێستا ئەو پێی یەکێک چەند ڕاپرسیەک باز لەوە دەکەن کە 4مین دۆڵەمەند ملیاردێری جیهانە کە ئەوە بەڕاستی باگراوندی ئەو کەسە هەموو لایانی دارایەکەی وەم ئەوەی کە من پرسیارم کرد توانیویەتی ئەو کەسایەتێکی زۆر ڕاگەاندکار دەکرد ینی ترامپ ئەوە نەبوو کەسێکی ئابووری بێ و تەنها معاملە بە کۆمەڵ شتەوە بکە بەخۆی پێشکەشکاری چەند بەرنامەیەکی زۆر سنج ڕاکێش بۆ لە ئەمریکادا کە بەستارت ناوی دەبن ینی ئەسێرەکانی ئەمریکا لەوێ توانیویەتی ڕۆڵێکی زۆر بە زۆر باش بینی و ئەکتەرێکی زۆر سەرکەوتوو بووە لەو ڕێگەیەوە توانیویەتی خۆی بناسینە ڕاستی واتە میدیا ڕۆڵی هەبوو بەڵێ و دواتر بە حکمی ئەو باگراوندە سەقافیە ڕاگەاندکاری کە هەیە توانیویەتی خۆی پێشاندا کە یەکێک لە ئەکتەرە سەرکەوتوەکانی ئەمریکایە وەلا تەعەن بۆ زانیاری جەناتان لە 2003 تەعەن دۆناڵد ترامپ ئیش بۆ سەرۆکاتی ئەمریکا دەکات کە خەڵکی پێواتەنە
کەسێکی بازرگانە و تەنها لەو ساڵە دەستی پێ کردو نەخێر لە 2023 پێی پێشبینیەکانەوەی کە من دراسەم لەسەری هەبێ کاری بۆ کردووە و خۆی ناسەم لە ڕاگەیاندنەکاندا و کەسایەتێکی باش و ڕقمێکی گرنگ بووە لە ئەمریکادا و یەک لە هۆکارەکان بەڕاستی ئەوە بووە کە دیموکراتەکان لە ماوەی 8 ساڵی حکمڕانیاندا لە سەردەمی ئۆبامادا بەڕاستی دەتوانم بڵم گۆڕانکاریەکیان نەکرد لە سیستەمی جیهاندا و سەرەتا جەنابەتان ئاگادارن کە وا خۆیان نیشاندا کە ئەوان لەگەڵەوەدان کە دیموکراتی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچەسپێەوە زۆر داکۆکیان دەکرد بەڵام بەداخەوە بەڕاستی ئەو بەڵێ من دێمە سەر هۆکارەکان کاک شیروان بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە ناوبڕێکی کورد وەردەگری و دەگەڕێنەوە جارێکی تر سڵاو کاک شیروان ئەگەر بکرێ ینی هۆکارەکان بە شێوەیەکی گشتی ئەو هۆکارە بنچینەیانە کامانە بوو کەوای کرد دۆناڵد ترامپ بتوانێت لە دوای دوو خول لە دیموکراتەکان ئەمجا وەکو سەرۆکی کۆماریەکان هەڵبژاردنەکان باتەوە تەمان لە ڕاستیدا کۆمەڵ هۆکاری زۆر هەن بۆ سەرکەوتنی ترامپ خاڵی یەکەم ئەوەیە کە لە ماوەی 8 ساڵی حکومڕانی دیموکراتەکاندا بەڕاستی نەیانتوانی شتێکی تازە پێشکەشکردن بۆ جیهان وەوان ئیدعایەوان دەکرد کە زۆرترین دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچەسپێن بەڵام بەداخەوە ڕاستگۆ نەبوون بە بەڵگەی ئەوەی کە لە سەرەتا ئۆباما تەئیدی بەهاری عەرەبی کرد بەڵام دواتر هەر خۆی پەشیمان بۆ دواتر بنمونە تەئیدی سیسی و کۆمەڵە خەڵکی کە کرد بە ئینقلاب هاتنەوە سەر شەرعیەتی دەسەڵات خەڵکی ئەمریکا ئەوانەی لە بەڕاستی لەبەر چاوە و بەڕاستی یەک لە هۆکارە سەرکەکانی سەرکەوتنی ترامپ ئەوە بوو کە هیلاری کلینتن لە کاتی بانگەش هەڵبژاردندا زیاتر تەرکیزی لەسەر دەرەوەی ئەمریکا بوو ئەگەر تەماشای بانگەشەکە کاتی بانگەشەکە بکەین زیاتر